بەرزاییەکانی قەیوان. گروپی کۆمپانیاکانی قەیوان کە ئێستا بۆتە ناوێکی دیاری پەڕمەتمانی بواری بازرگانی وەبەرهێنان بەردەوامە لە دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوونی نمونەیی و هاوچەرخ لە هەرێمی کوردستان. قەیوان گروپ لە سۆنگەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و دیقەی ورد و بەرزی کوالەتی و ڕەچاوکردنی دۆخی ئابووری هاوڵاتیان پرۆژە نیشتەجێبوونەکانی بنیاد دەنێت. هەر لەبەرەوەشە یەک لەو پرۆژانی لە بڵندترین شوێنی شاری سلێمانی و لە دامێنی چیای گۆیژە بە بەرزترین کوالەتی سەردەم بنیاتی ناو بەردەوامە لە گەشەسەندن. پرۆژەی نیشتەجێبوونی بەرزایەکانی قەیوانە. ئەم پرۆژەیە سەرباری باشی و بەرزی کوالەتی و زۆری خزمەتگوزارەکانی لە گونجاوترین شوێن و لە جوانترین سروشتی شاری سلێمانی دروست کراوە. گرنگی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە لە چوارچێوەی بزنسکاری کۆمپانیای قەیوان بۆ بەدیهێنانی سێکتەرێکی ئەساسی لە ژیانی هاوڵاتی پرۆژە شاری سلێمانی ئەوەیە دابینکردنی نیشتەجێبوونێک بۆ ئەو گەنجانەی کە سەرەتای ژیان دروست دەکەن. ئەم پرۆژەیە ئەو سێکتەرە جێبەجێ بکە کە ئامانجی دابینکردنی نیشتەجێبوونە بۆ گەنجێکی تازە پێگەیشت و یان ژیان هاوسەری دروستکە. دروستبوونەکەیشی لە بەرواری لە ساڵی 2014ەوە دەست بەکار کرا لە بڕین و ئامادەکردنی پرۆژەکە، بەڵام وەکو کۆنستراکشن لە 2015ەوە زیاتر پەرەی پێدرا و لە ماوەی 4 ساڵی کارکردنمانە زیاتر لە 1000 یەکەی نیشتەجێبوونمان دروست کردووە و بە خۆشحاڵیەوە ئەم 1000 یەکەیە زیاتر لە 800 یەکەی ڕادستی خاوەندارەتی کڕیاری بەڕێزەوە کراوە و تا ڕادێکی زۆر خۆشحاڵن و ڕازین لەسەر کوواڵەتی و جۆرێتی یەکەکەیان. بەرزایەکانی قەیوان یەکێکە لە پرۆژە سەرکەوتووەکانی گروپی کۆمپانیاکانی قەیوان کە لە شاری سلێمانی بە ڕەچاوکردنی باری دارایی خەڵک و چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون بنیادی ناوە دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی شاری سلێمانیەوە. بەرزایەکانی قەیوان پێک هاتووە لە 83 باڵەخانی نیشتەجێبوونی مۆدێرن و 7000 یەکەی نیشتەجێبوونەکە لەسەر ڕووبەری 150 دۆڵم زەوی کە سەرجەم باڵەخانەکانی لەسەر بنیاد دەنرێ لە بەرزترین جوگرافیای شاری سلێمانیدا. لەم پرۆژەیەدا چەند ڕووبەرێکی جیاوازمان هەیە، ئێمە گەورە و بچووک و وەسەطمان هەیە. ئەتوانم بڵێم جیاواز لە هەموو پرۆژەکانیکە هیچ جیاوازێکی نرخمان نییە بەپێی بەرزی و نزمی قاتی یەکەکانمان. تەنها جیاوازی کە هەبێت بۆی کە ڕووبەری بچووکمان هەیە، ڕووبەری گەورەمان هەیە، جیاوازەکان تەنها لە ڕووبەرەکەیە لەگەڵ ڕووەکەیانە، ڕووی سلێمانی لەگەڵ ڕووی ناو پرۆژە تەنها جیاوازیمان لەوەیە هەیە. کارکردن لەم پرۆژەیە بەردەوامە بە بەرزترین ئاستی ئەندازیاری سەردەم باڵەخانە نیشتەجێبووەکان دروست دەکرێت و باشترین و بەرزترین کوالەتی براندی کەرەستەی بیناسازی تێدا بەکار دەهێنرێت. بەرزایەکانی قەیوان وەک پرۆژەیەکی نیشتەجێبوونی هاوچەرخێکێکە لە نمونەترین پرۆژە کە لە شاری سلێمانی دروست کراوە. سەرباری کەشەخۆش و سروشت و ژنگە جوانەکەی بەرزایەکانی قەیوان، گروپی کۆمپانیاکانی قەیوان سەرجەم پێویستیەکانی ژیانێکی شکۆمەندی بۆ دانیشتوانەکەی فراهەم کردووە کە ئەوە شوای کردووە ژیان دوور لە تەنگ و چەڵەمەکانی خزمەتگوزاری لەم شارە بڵندەدا تێپەڕێت. ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەدا ئەو 1000 یەکەیەمان جێبەجێ کردووە و خۆتان لاتان معلومە ئەویش پابندە بە کڕین و فرۆشتنی و داخوازی هاوڵاتیانی
شاری سلێمانی و بە تایبەتی و کوردستانیش بەگشتی یان عێراقیش. ئامانجمان ئەوەیە ئێمە سەرجەم پرۆژەکە جێبەجێ کرێت. بەرزایەکانی قەیوان 1150 بۆ 1250 متر لەسەر ئاستی ڕووی دەریا بەرزە و ئەمەش بۆتە فاکتەری دانیشتوانەکەی بە بەردەوامی لە ئاو هەوا و کەشێکی تەندروست و گونجاودا درێژە بە ژیانێکی باشتر بدەن. سەرباریەوەی بەرزایەکانی قەیوان لە ڕووی هەڵکەوتەوە لە جوگرافیایەکی قەشەنگی شاری سلێمانیدایە و خاوەن سروشتێکی ڕەنجینە، بەڵام قەیوان گروپ بەڕەچاوکردنی تۆمارکردنی پێوانەی ستانداردی فراوانکردنی سەوزایی بە گرنگیەوە لە چاندنی نەمام و دروستکردنی باخچە و پانتایی سەوزایی ڕوانیوە و کە ئێستا بەردەوام ئاستی پانتایی ژینگەی سەوزایی لە پرۆژەکە لە فراوانبووندایە. ئەمەش لە پێناو دەستەبەرکردنی ژیانێکی ئاسوودە و فراهەمکردنی ژینگەیەکی تەندروست بۆ دانیشتوانەکەی. لە ڕووی پێگەی پرۆژەکەمان لەسەر لە بەرزی 1200 متر لەسەر دەریاوە بەرزە، واتە کەش و هەوایەک و منزەرێکی یان ڤیوێکی زۆر جوان ئەیا بە پرۆژەکەمان ئەڕوانێتە شەر شاری سلێمانی خۆشەویست. ئەمە وەکو پێگەی وەکو کوواڵیتی ئێمە ڕەچاوی سەرجەم کوواڵیتیەکانی نیشتەجێبوونمان کردووە لە ڕووی فینیشینگەوە، لە ڕووی کاری ناوەی بیناکە، لە ڕووی بەکارهێنانی سەرجەم مەتریاڵی نیشتەجێبوون، لە ڕووی سەوزایی و ڕێگاوبان و دابینکردنی کارەبا و پێداویستەکانی ژیان لەگەڵ سەرەتا دروستبوونی پرۆژەکەیە سەرجەم خزمەتگوزارەکانی بۆ جێبەجێ کراوە. ئەمە لە زۆرجەی سەرجەم پرۆژەکانی ترە ئەکرێت وڵێ دوا ئەکەوێت، بەڵام ئێمە لەگەڵ سەرەتای جێنشین بوونە سەرجەم ئەم پێداویستە خزمەتگوزارانی کە پێویستە بۆ ژیان دابین کراوە. لە بەرزایەکانی قەیوان یەکەکانی نیشتەجێبوون بە باشترین کوالەتی بونیادرا و سەرجەم پێوەرەستانداردەکانی جیهانی لە بواری بونیادنانی بینەی نیشتەجێبوونی لە خۆگرتووە. سەرباریەوەش زۆرینەی ئەو کارستانی کە لە دروستکردنی بەرزایەکانی قەیوان بەکار هاتووە بەرهەمی پیشەسازی ناوخۆین و بەمەش گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆتە فاکتەری سەرەکی بۆ بەرەوپێشچوونی ئابووری ناوخۆی و بەهێزی ژێرخانی ئابووری لە وڵاتدا. هاوکات هەوڵ دراوە لە کاتی دروستکردنی پرۆژەکەدا و لە سەرجەم قۆناغەکاندا و بە ئێستاشەوە کە بەشێکی زۆری پرۆژەکە تەواو بووە پشت بە دەستی کاری ناوخۆی ببەسرێ و هێزی کاری ناوخۆیی لە پرۆژەکەدا بەگەڕ بخرێ. ئەمەش دووبارە دەچێتە خزمەتی ئابووری وڵاتە و گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆتە هۆی ڕەخساندنی هەزاران هەلیکار لە پرۆژەکانیدا. لەم پرۆژێدا خزمەتگوزاریەکانمان لە ماوەیەکی کەم بە پێویستی دانیشتوانەکە هەوڵمانداوە باشترین خزمەتگوزاری دابین بکەین بۆ هاوڵاتیان بە پێویستی خۆیان، بۆی کە بە شێوەیە کە پێویست نەکات بچنە دەروی پرۆژەکە بۆ دابینکردنی پێداویستە خۆیان، وەکو مارکێت، دەیانگەمان هەیە، ڕۆزەمان هەیە، مەکتەبمان هەیە، پارکی مناڵانمان هەیە، هەروەها جیمیش کراوەتەوە. بەپێی فراوانبوونی پرۆژەکەش خزمەتگوزاری زۆر زیاتر لە بەرنامەیە کە دروستی بکەین، بەڵام بەپێی گەورەبوون و زۆربوونی دانیشتوان. لە بەرزایەکانی قەیوان یەکەکانی نیشتەجێبوون بەپێی ڕووبەر بەسەر چەند جۆرێکدا دابەش بوون، ئەوانیش بریتین لە یەکەی نیشتەجێبوونی 136 متری، یەکەی نیشتەجێبوونی 126 متری، یەکەی نیشتەجێبوونی 109 متری، یەکەی نیشتەجێبوونی 105 متری، یەکەی نیشتەجێبوونی 98 متری، یەکەی نیشتەجێبوونی 91 متری، یەکەی نیشتەجێبوونی 88 متری. هەر یەک لەو یەکە نیشتەجێبوونانە بە گوێرەی قەبارە و هەڵکەوتەکەی کۆی خزمەتگوزاری و پێداویستەکانی بۆ دابینکرا و بە باشترین شێوە کەشی لەبار بۆ ژیانێکی شایستە ڕەخسێنراوە.
چەند جۆرێک یەکەی نیشتەجێبوونمان هەیە کە جیاوازەکانیان تەنها لە ڕووبەرەکانیاندایە. یەکەمان هەیە لە 136 مەتر دووجا ڕووبەرەکەیەتی و 109 مەتر دووجامان هەیە و 90 مەتر دووجامان هەیە و چەند جۆرێکی تریشمان هەیە. ئەمانە وەکوتم جیاوازەکان تەنها لە ڕووبەرە وەکو کوالیتی هەمان کوالیتیان هەیە و گرنگی ئەم جیاوازی ڕووبەرانەش ئەوەیە کە هەموو جۆرە هاوڵاتی و هەموو کەسانێک ئەتوان سوودمەند بن بە تایبەتی ئەو کەسانی کە تاسە ژیانی هاوسەرگیری پێکردن. زۆر گرنگیمان بە کوالیتی داوە و باشترین کوالیتیمان پێشکەش بە دانیشتوان و بە هاوڵاتیان و بە کڕیارانی پرۆژەکەمان کردووە. بنمونە ئێمە پرۆژەکەمان لە چاو پێگەکانی تری ناو شاری سلێمانیەوە پێگەیەکی تایبەتە لە ڕووی کەش و هەواوە کە زستان و هاوینی جیاوازتر لە شوێنەکانی تر. گرنگیمان داوە بە ڕووکەشی باڵەخانەکان بە گشتی کە بەرگری لە سەرما و گەرما و بەرگری گواستنەوەی دەنگ و بەرگری ڕەشەبامان بۆ دروست کردووە و کوالیتی ناو شوقەکانیشمان بە شێوەیەکی گشتی زۆر باشە و باشترین کوالیتیمان پێشکەش کردووە و دانیشتوانی پرۆژەکەش ئاحاڵ. لە بەرزایەکانی قەیوان بە پێچەوانەی زۆرینەی پرۆژە نیشتەجێبوونەکانی تر لە هەرێمی کوردستاندا هیچ جیاوازیەک نەکراوە لە نێوان نرخی یەکەکان بە پێی نهۆمەکانی کە تێیدا دروستکراوە. بەو جۆرەش یەکەکان لە هەر نهۆمێکدا دروست کرابێ هەمان نرخیان هەیە. ئەمەش پێچەوانەی ئەو شێوازە باوەیە کە زۆربەی کۆمپانیاکانی تر دەیگرنەبەر و لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نییە. سەرەڕای هەموو ئەوانەش هاوڵاتیان دەتوانن یەکەکانی نیشتەجێبوون لە بەرزایەکانی قەیوان بکڕن بە پێشەکی کەم و قیستی درێژخایەن. ئەمەش بۆتە خاڵی جیاکەرەوەی پرۆژەکە و بەو هۆیەوە کڕین یەکەکانی ئەو پرۆژەیە لەگەڵ خواستەکانی زۆرینەی توێژەکانی کۆمەڵگەدا گونجاوە و لە ڕووی نرخەوە زۆرینەی دانیشتوانی کوردستان لە توانایاندایە یەکەیەکی نیشتەجێبوون لە بەرزایەکانی قەیوان بکڕن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو استراتیژەی کە گروپی کۆمپانیەکانی قەیوان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە کاری بۆ کردو و ئامانجی بووە لە ڕێگەی پرۆژەکانیەوە خزمەت بە کۆمەڵگەی کوردی بکە. بە بڕیاری وەڕای ئێمە وەکو ئەندازیاران و سیستەمی پرۆگرامی بەرزایەکانی قەیوان خۆشگوزەرانی دابینکردنی خزمەتگوزاری شاری یاری سەوزایی مای خۆشحاڵیە بۆ هەموو کەسێک. ئەمە هاندەرێکشە بۆ کەسبکردنی کڕیاری خۆشەویست و دابینکردنی ئەم خزمەتگوزاریانە سەرەتای ڕاکێشانی کڕیارە وەکو سیاسەتی بزنسیش ئەمە وا بزانمێکێ لە پابەندە ئەساسەکانە کە پێویستە دابین کرێت لەگەڵ دروستبوونی پرۆژەکەیە. پرۆسەی خوێندن و پەروەردە و فێرکردن وەکو یەکێک لە گرنگترین پرۆسەکان هەژمار کراوە و لە بەرزایەکانی قەیوان چەندین دایانگە و باخچەی منداڵان و خوێندنگەی تێدایە کە هەم دانیشتوانی ناو پرۆژەکە و هەم هاوڵاتیانی تری کوردستان دەتوانن سوودی لێوەربگرن و درێژە بە پرۆسەی خوێندن بدەن لەو ناوەندە پەروەردەیانەی کە لە بەرزایەکانی قەیوان دروست کراوە. خوێندن لەو ناوەندانەی کە دەکەونە ناو پرۆژەکەەوە لە ئاستێکی زانستی بەرزدان و بە سوودوەرگرتن لە توانای مامۆستایانی ناوخۆی و بیانی توانراوە پرۆسەیەکی سەرکەوتووی خوێندن بەدی بهێنرێ و چەندینەوە خوێندکاری سەرکەوت و پێشکەش بە کۆمەڵگە بکەن. ئەو پێداویستیانی کە لە پرۆژەکەیە هەیە وەکو بنەماکانی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان لەگەڵ دروستبوون و جێنشینی هاوڵاتی بەڕێز یان یەکەی کڕیاری بەڕێز ئێمە وەکو دایانگا و باخچەی ساوایان و قوتابخانە و یاریگای مناڵان و مارکێتێکی نمونەی هاوچەرخ و کە سەرجەم پێداویستیەکانی ماڵی تێ بەخۆ گردووە و پێداویستیەکان جێبەجێ ئەکات و مەطعەمێکی وەگەڵ کافتریایەکی ڕێستۆرانێکی هاوچەرخ بۆ بەسەربردننی کاتی خۆش سەرجەم ئەم پێداویستیانەی هەمووشی بۆ جێبەجێ کراوە. ئەو کارەبا بە شێوەی بەردەوام دەدرێتە دانیشتوانی بەرزایەکانی قەیوان و لە کاتی بوونی هەر گرفتێکدا
بە زووترین کات تیمی چاکسازی چارەسەر بۆ کێشەکان دەکەن و بەمەش هاوڵاتیان سوودمەند دەبن لە خزمەتگوزارەکانی ئاو کارەبا لە بەرزایەکانی قەیوان. پرۆژەکەمان جیاواز لە هەموو پرۆژەکانی تر هەڵسەنگاندنی کردووە بۆ ئاستی گوزارانی و باری دارایی خەڵک بە شێوازێک شوقەکانی ئەم پرۆژەیە بە پێشەکێکی سەرەتایی کەم لەگەڵ قستی درێژخایەن دابینکراوە بۆ هاوڵاتی لە بەرامبەردا هاوڵاتی دەبێتە خاوەنی شوقەیەکی پرۆفشناڵ و بە کوالیتی باش لە بەرزایەکانی قەیوان. بۆنی ڕێژەیەکی زۆری سەوزای و شوێنی تایبەت بە کات بەسەربردن بۆ خێزانەکان و باخ و باخچە و کافتریا و بوونی چەندین دیمەنی قەشەنگ بۆتە هۆی ئەوەی دانیشتوانی بەرزایەکانی قەیوان بەو پەڕی ئاسوودەی و خۆشحاڵیەوە نیشتەجێی ئەو پرۆژەیە ببن. ئێمە تا ئێستا کە لێرەین وا بۆ نزیکەی 2 ساڵەچێ هیچ گلێ و گازندەیەکمان نەبووە وەکو ئەوەی کە شتێک بڵێن و بۆمان نەکرێت وەکو مەسەلەی کوالیتی و بابەتی و ئەو شتانەشی شتێکی زۆر گونجاوە لە ئاسی تەموحی ئێمەیە لە خزمەتگوزاریە هیچ عیبێکیان نییە یعنی ئێمە کە شتێک رازین بەبێ هیچ مجاملەیەک لەو شتێک لە خزمەتگوزاریە زۆر رازین کاتێک کە نوقسانەیەک شتێک دەبێ پەیوەندیان پێوەکەی یەکجار جاری دووەم دووبارەی ناکەیتەوە یان بەدەم داواکارێکەکەتەوە ئێمە زۆر لیان رازین لە خزمەتگوزاری بە تایبەتی کافتریایەکی باشمان بۆ کراوەتەوە کافتریایەکی گەورەیە مارکێتێکی زۆر باشی تایە کە سیادیان لەگەڵ بازاڕە بەراوردمان کردووە زۆر باشەوە خەڵک لە شتەکانیان رازین لە نرخیشان رازین ئێمە زۆر لە پرۆژەکە رازین زۆر لە ئەدایی کارەکانیان رازین شوێنێکی بەرزە شوێنێکی جوانە شوێنێکی ژنگەیەکی خاوێنە وەکو باشی پرۆژەکەش یەکێکە لە پرۆژە باشەکانی سلێمانی. لە ڕووی ئەندازیاری و بەرزایەکانی قەیوان بە تۆکمەترین پلان و بە باشترین نەخشە و بە استراتیجێکی دوورمەودا کاری کردووە بۆ ئەوەی باشترین جۆری یەکە لە ڕووی کواڵێتیەوە بۆ دانیشتوانەکەی بەرهەم بهێنە و بۆ ئەمە بەستەش تیمێکی ئەندازیاری شارەزا بە بەردەوامی لە مەیدانی کاردان و هەوڵیان داوە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی پرۆژەکە کە پێشکەشکردنی باشترین خزمەتە بە هاوڵاتیان. بەرزایەکانی قەیوان بە چەند قۆناغێک دروست کرا و تا ئێستا شکارکردن تێیدا بەردەوامە و پرۆژەکە بە شێوەیەکی بەردەوام و خێرا لە گەشە سەندن و فراوانبووندایە. ئەم پرۆژەیە قۆناغ بە قۆناغ جێبەجێ دەکرێت لە پێشتر لە ماوەی 4 ساڵ و نیوی ڕابردوودا لە ساڵی 2015 تا ئێستا نزیکەی 1000 نیشتەجێبوونمان دروست کردووە و لەم 1000 نزیکەی 800 یەکەمان ڕادەستی خاوەن شوقەکان کردووە و بەردەوامیشین لەسەر جێبەجێکردنی کارەکان و بەڕێوەبردنیان و دروستکردنی یەکەکانمان تا ئەو کاتێک کە سەرچەند پرۆژەکە و بەرەو کۆتا دەبێن ئەوش پێویستە بە گۆڕانکاری باری ئابووری و دارایی هاوڵاتیان و هەرێمی کوردستان. خزمەتگوزارەکانی ناو پرۆژەکە بە شێوەیەک دابینکراون کە دانیشتوانەکەی بە ئاسانترین شێوە دەستیان پێی بگا و بتوانن لە هەر کاتێکدا کە پێویستە بەکاری بهێن و سوودی لێوەربگرن. تەواوی خزمەتگوزارەکان لە بەرزایەکانی قەیوان بە باشترین شێوە پێشکەش بە دانیشتوانەکەی دەکرێت لە باخچەی ساوایان و دایەنگە و قوتابخانە و مارکێت و ڕێستۆرانت و کۆمەڵگەی وەرزشی و مزگەوت و بنکەی تەندروستی و ڕێگەوبانی مۆدێرن و دەیان خزمەتگوزاری تر کە ژیانی دانیشتوانەکەی خۆشگوزەران دەکات. لە 140 پرۆژەکەمان سەوزاییە و زۆر گرنگیمان داوە بە سەوزایی لە ناو پرۆژەکەماندا و قۆناغ بە قۆناغ لە دوای تەواوبوونی هەر باڵەخانەیەک دەست دەکرێت بە سەوزکردنی چواردەوری باڵەخانەکان و گرنگی زۆریشمان داوە بە ڕازاندنەوە و بە بەخێوکردنی یاخود با بڵێن سەوزایەکانمان
لە ڕووی دار و درەفت و چیمەن و تا خزمەت بە سیما و جوانکاری پرۆژەکەمان بکە و خزمەت بە دانیشتوانەکەش بکە. هاوکات بە شێوەی بەردەوام تیمی چاکسازی پرۆژەکە سەرقاڵی نوێکردنەوە و چاکردنەوەی ئەو بەشانن کە گرفتیان بۆ دروست دەبێ و ڕێگری دەکەن لەوەی هەر دانیشتوویشی پرۆژەکە بێبەش بێت لە خزمەت گوزاریەکان. ئەمە ژوای کردووە لە بەرزایەکانی قەیوان هەست بە ئاسوودەی و سەلامەتی تەواو بکرێ و پاک و خاوێنی و جوانی پرۆژەکە سەرنجی میوانان و سەرجەمە و کەسانە ڕابکێشێ کە بەڕێکەوت سەردانی بەرزایەکانی قەیوان دەکەن. وردە وردە لەگە فراوانبوونی پرۆژەکەدا بە تێپەڕبوونی کات لە کۆتادا دەبێتە شارێکی نیشتەجێبوونی گەورە بە هەموو خزمە گوزاریەکانیەوە لە پێگەیەکی بەرزی شاری سلێمانی لە ئاو هەوایەکی پاک و ژینگەیەکی خاوێنی. دانیشتوانی قەیوان بە شێوەیەکی بەردەوام ڕوویان لە زیادبوونە و ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیانی زیاتر ڕوو لە کڕینی یەکە نیشتەجێبوونەکان دەکەن کە ئەمەش دوای ئەوە دێ بەشێک لە هاوڵاتیان کە لە سەرەتاوەکەکانیان کڕیوە لە ژیانی ناو پرۆژەکە و سەرجەم خزمەت گوزارەکانی رازین و بوونەتە هەندەر بۆ کەسانی تر تا لە بەرزایەکانی قەیوان ببنە خاوەنی یەکە و ژیانێکی ئاسوودە و ئارام و مۆدێرن و پڕچێش لەوێ بەسەر بەرن.